کۆڵانە بەرتەنگەکان لە بازارێکی کۆنی تەرابلوس پڕە لە کارەدەستیەکانی مس کە لەسەر تەختەی بەردەم دوکانەکان نمایشکراون بۆ فرۆشتن. بەڵام شتێک کە لەم بازارەدا بزرە کڕیارەکانن. لەو ڕۆژانەدا ژمارەیەکی کەمی کڕیاران لە بازاری کارەدەستیەکانی مس دەبینرێن و کەمێکیان دەتوانن ئەو کەلوپەلانە بکڕن کە لە مس و بەدەست دروست دەکرێن. ئەمەش بەهۆی جەنگ و بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی دراوی لیبیایە کە ئەو وڵاتەی ڕوبەڕووی داڕمانی ئابووری کردوتەوە. پیشەگەرانی ئەو بازارە دەڵێن کە هاوردەکردنی مادەی خامی مس لە ڕێگەی دەریاکانەوە بەهۆی جەنگەوە ئاڵۆز بووە و زۆر بەکەمی دەگاتە دەستمان. لە بازاری گەزارە کە تایبەتە بە بازاری مس و چەندین کەلوپەلی لێ دروست دەکرێت. ئەوەی پێویستە بۆ کارەکانمان مادەی خامی مسە. ئەمەیان مادەی خامەکەیە کە لە ناوخۆی وڵات بەرهەم ناهێنرێت بەڵکو لە وڵاتانی عەرەبی و ئەوروپا هاوردە دەکرێت. ئەوەی بە شێوەیەکی گشتی پیشەگەرانی کاری دەستی پشتی پێدەبەستن هاوردەکردنی مسی بیانیە لەگەڵ داهاتی گەشتیاران کە لە هەردووچیان بێبەش بوون. بۆ هەمیشە بەرهەمەکانیان بووەتە دابینکردنی بژێوی ژیانیان کە چەندین زۆر کەلوپەل لە مس دروست دەکەن. بەڵام لەو ڕەوشەی ڕوبەڕووی وڵاتەکەیان بووەتەوە کاریگەری لەسەر بازاری ئەوان دروست کردووە. خامی مس لە چەندین شێوازی دروستکردن بەکاردەهێنرێت وەکو قاپ و قاچاغی مسی و چەندین زۆری دیکەی کەلوپەلی جوانکاریشی لێ دروست دەکرێت. لەگەڵ تێکچوونی ڕەوشی ئەمنی لیبیا بەشێکی زۆری پیشەگەران نەیانتوانی لە کارەکەیان بەردەوام بن و دوکانەکانیان داخست. بالنسبة لقبول المواطن حاليا يعني بالوضع هذا الحالي الوضع الأمني والوضع البلاد يعني لەژێر کاریگەری ئەو ڕەوشەی ڕوبەڕووی وڵاتمان بۆتەوە لەو ڕۆژانەدا بوونی کرێکاران لە بازارەکاندا زۆر کەم بۆتەوە و کڕین و فرۆشتن زۆر کەمە بە تایبەتیش کارە دەستیەکان دەتوانین بڵین بە ڕێژەی 170 دابەزیوە. 20% أقل تحديد يعني حاليا بالوقت الحالي. تا ئێستا دەنگی تەقە لە کۆڵان تەنگەکانی بازاری مس لە شاری تەرابلوس دەنگ دەداتەوە بۆیە ئەو پیشەگەرانەی لە بازارەکەدا ماون کۆتاداواکاریەکانی کڕیارەکانیان جێبەجێ دەکەن. ئەبوو سعود دەڵێت ڕەوشی ناسەقامگیری وڵات وای کردووە بازارەکەمان بەو شێوێ بێت و کڕیاران بە دوای شتی گرانبەها نەگەڕێن بەڵکو بە دوای شتێکدا دەگەڕێن کە زۆرتر بەکاردەهێنرێت. بالنسبة للصناعات متاعها يعني صناعة الأهل دەربارەی دروستکردن ئێمە هێمای سەر مزگەوتەکان و قاپ و قاچاغ و چەندین زۆر کەلوپەلی دیکە لە مس دروست دەکەین بەڵام ئەوەی لە کاتی ئێستادا ڕەواجی هەیە ئەو قاپ و قاچاغە ئاساییانەیە کە لە بازارەکاندا دەفرۆشرێت. لە سەرەتای ئاڵۆزیەکان لە ساڵی 2011 و جەنگی بەردەوامی لیبیا وای کردووە زیاتر لە 90,000 کەس لە خەڵکی سڤیل ماڵ و حاڵی خۆیان بەجێبێڵن و ڕوو لە وڵاتانی دیکە بکەن.